ئەوەی کە پەیوەستە بە ئێستا دۆلار بەرز بۆتەوە بەڕاستی سانسۆرە لەسەر کۆمەڵێ بانقی عێراق چونکە لە ڕابردوودا کە دۆلار دابەزینەکەی سروشتی نەبوو پەیوەست نەبوو بە ئیجراتەکان و ڕێکارەکانی بانکی مرکزی عێراق بەڵکو پەیوەست بوو بە بزنسێکە لەلایەن هەندێک بانک و هەندێک بازرگانەوە ئەکرات زیاتر لەو قەباری کە تۆ پێویستە بە دۆلارە زیاتر تەحویلەکرا بۆ دەروی عێراق حەواڵەکرا بۆ دەرەوە سەرپەڵەز دەبوو لێوە زیایە بوو بە قەبارەیەکی زۆر ئەم دۆلارانە بە ڕێگایەکی تر هاوردەی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان ئەکرایەوە و ئەفرۆشرایەوە واتە لێشای و خستنە ڕووی دۆلار زۆر بوو بۆ ئیماراتی عەرەبی تورکیا سین بڵێن زیاد لە قەباری پێویست حەواڵە کرا لە ڕێگەی فاتورە و ئینڤۆیسەوە اینجا ئەم پارێ زیاد بوو سەرپەڵەز بجاریکە بە ڕێگایەکی تر هاوردەی عێراق ئەکرایەوە ناو بازارەکان و بە لێشاوێکی زۆر دۆلار ڕووی لە بازارەکانی ئەڵوگۆڕی دراو کردبوو لە ئێستا کێرڤی دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیان ڕوو لە بەرزیە ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو ڕوو لە بەرزیە بۆی من پێشبینیەوە کە مەگەر ئێستا دابەزێ بۆ 142 ئاسایە ڕەنگە دابەزێت بۆ 142 ئەگە بۆ خوار 42 دابەزێ ئاسایە بەڵام بۆ بۆچوونم وایە و پێشبینیەوە کەم 143 تێپەڕێنەوە تا 144 بەرز بێتەوە بەڵام لە هەنگاو بە هەنگاو بۆ ڕۆژانی ئایندەمە بەستە ینی بەرزەبێتەوە زیاتر ڕا بۆ 45 ئەوانە ناتوانانی لە 100 پێشبینیەوە ئەگەر بانکی مرکزی ناتوانێت سەپۆرتی تاوای بازارەکان کە حەجم پێویست دۆلار نافرۆشێ بە تایبەتی بۆ کاش بە نەقدی ڕەنگە خواستی زیاتر لەسەر دۆلاری ئەمریکی دروست بێت تەڵەبیاتی ئەمریکا فشارەکانی ئەمریکا لەسەر سیستەمی سیاسی عێراق و بڵێن تەسفیەکردنی حەشتی شعبی و گروپە چەکدارەکانی عێراق ئەمەش خۆی بۆ خۆی جۆرێک لە مەترسینی گەرانی دروست کردووە تەمان لە هەموو هەلومەرجێکی غامز و لە هەموو هەلومەرجێکی نایسەقرارە خوازە سەر درای بیانی بە تایبەتی دۆلاری ئەمریکی دروستەکە